وڵاتێمە. بینەرانی ئازیز، ئێستا ئەو کەسەی زۆرترین کاری بۆ پاراستنی ژینگە کردووە لە ساڵی ڕابردوودا هەڵدەبژێرین. جەنگۆ بەمان باسکە کە چیت بەخشیوە بۆ خاتری ژینگە. سلااومەیە بۆ خزمەکانی ئەوروپا بەتایبەت پورەمەنیجم. ئەمە لە ساڵی ڕابردوو لە قەراغ بەنداودا هەرکەس زبڵی فرێدا بواە ئاوەکەوە بەربارانم دەکرد. بژی کوڕی خۆ، بەڵام ئامۆژگاری و نەرمونیانی ئامانجی باشتری دەبێت. ئەندە ئەیتۆ ئەبنیش سڵاو هەیە بۆ خێزاری خۆشەویستە بەڕاستی هەرچی هەبە لە سای تۆیە ئازیزم. خاڵە ئەبن ئاگام لە دوو دێراخت بوونەم هێشتوە کەس بیا بڕیت. زۆر باشە کوڕی خۆ، بەڵام خۆزگە هەوڵێکی فێرکاری بدا بە بۆ پاراستنی هەموو درەختستان. حەسرە ئەیە تۆ چی؟ خاڵە حەسۆ هەر لە ماڵ بووە ناشێ بە نیازمە خەڵاتی بکەن جێگۆ ڕاست دەکا خاڵە حەسۆدەی کردووە بەخەم. سلااوەمەیە بۆ هەموو خەڵکۆی و پارێزەرانی ژینگەی کوردستان. ئەمن لە ساڵۆی ڕابردوودا کیسەی نایلۆنۆم بەکار نێناوە. چۆن؟ دایکۆم چورەکەیەکی جوانە و گونجاوی بۆ دروست کردبووم. لە قوماشۆی خام هەر کات دەچوون بۆ شتکردن لەگەڵ خۆم دەمبرد وە کیسەی نایلۆنم بەکار نەدێنە. لەو ساڵەدا 37 کەس ڕۆشن فێرکردن کە ئەو کارە بکەن. هەمومان ئاگادارین کە کیسەی نایلۆ خەسارێکی یەکجار زۆری بۆ ژینگە و تەندروستی و ژیانمان هەیە. بە سوپاسەوە بۆ جەنگە و ئەندا براوەی خەڵاتەکە ئەسۆیە! ئەلۆ خوشکێگیان لە ماڵەوە قوماشی خامانەیە دەبێت تورەکەیەکی جوانم بۆ دروستکەی. بەدیلی کیسەی نایلۆن بەکارهێنانی تورەکەی قوماشی دۆستی ژینگەیە. بەهۆی ئەوەی دەتوانرێت زۆر بەکار بهێنرێتەوە، درەنگتر خراپ دەبێت زووترشی دەبێتەوە بە دۆستی ژینگەدا دەنرێت، چونکە پێکاتەکەی سروشتی و ئەندامی لە سروشتەوە بۆ سروشت. ماوەی شیبوونەوەی لە ئەودا 2 بۆ 5 مانگی دەبێت و لە خاکیشدا 2 بۆ 3 مانگ دەخایێنێت. دەتوانرێت 131 جار بەکار بهێنرێتەوە. لە کاتی فرەدانیدا لە هەر کەش و هەوا و بارودۆخێکی ئاو هەواییدا شی دەبێتەوە و نابێتە مادەی ژەهراوی. تکایە با بۆ پاراستنی ژینگە و ئاژەڵان و خۆمان بەکارهێنانی کیسی نایلۆن کەم کەینەوە و تورەکەی خام بەکار بهێنین.